نیگارکێشی بەنێوبانگی قوتابخانەی سوریالیزم سلڤادۆر دالی دەڵێت وازە دوژمنەکانم بهێنن با یەکتری بخۆن. ئازیزان، شاد بووینەوە بە دیدار و خۆشەویستی ئێوە. پرۆگرامی ئەم جارەی زایاڵە لێو ڕێژە لە گوڵبژێری داهێنان و کۆشتەکانی جیهان لە ئەمریکاوە تا ئەوروپا تا کوردستان. یەکەمین شێوازی ئەمریکایی بۆ سێرکردنی فیلمی سینەمایی لە دەرەوەی هۆڵەکان لە مۆسکۆ سازکرا. هەر لەسەر وەختی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەمە یەکەم جارە خەڵک جارێکی دیکە سەیری فیلمی سینەمایی بکاتەوە بەم شێوازە. پایتەختی رووسیا دەستی بەکردنەوەی فیلم بەشانەوەیەکان کردووە بۆ یەکەم جار لەسەر شێوازێکی ئەمریکی کە شۆفێرەکان بۆ ئۆتۆمبیلەکانیان دەچنە ناو پارکی سینەماوە. ئەمەش بوو بە یەکەمین شوێن کە لە شاشەی سینەماوە فیلم پێشکەش بکرێت لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ لە وڵاتە. من زۆر خۆشحاڵم بەم شێوازە چونکە ڕێگە بە هەردوو لا دەدات هەم دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشتا گەڕانەوە بۆ ژیانی ڕاستەقینە کە زۆر بینوان دەکرد. من بێزار بووم لە سیرکردنی ڕووداوەکانی ئۆنلاین و وەرزشکردنی ئۆنلاین و کۆبوونەوەی ئۆنلاین. چەندین کەس لەوانەی زۆر ئارەزومەندی بینینی فیلمی سینەماین ئۆتۆمبیلەکانیان لە دەرەوەی کرۆکەسیدی هۆڵ مۆڵ ڕاگرتووە. سەیری شاشەی فیلمی مایسپای دەکەن کە یەکەم جارە لە رووسیا نیشان بدرێت. زۆربەیان دڵخۆشن بەوەی کە لە کۆتاییدا توانیان فیلم لەسەر شاشەی گەورە ببینن. ئەوە زۆر خۆشە. ئەمە یەکەم فیلمە بەم شێوەیە بیبینین لەسەر شاشە. ژیانی ئاسایی دەگەڕێتەوە. حکوومەتی مۆسکۆ پلانی هەیە بەرەبەرە ڕێگە و شوێنەکان کەم بکاتەوە و لە مانگی حەودا هۆڵەکانی شانە و سینەما ئاسایی دەبنەوە. ئەو ئۆتۆمبیلانەی دەچنە ناو پارکی کرۆکەسیدی مۆڵ کە 100 ئۆتۆمبیل لە خۆ دەگرێت لە دەواازەی پارکەکە پشکنین بۆ تکچەکانیان دەکرێت بەر لەوەی بچنە ناو پارکەکەوە. بەڕاستی ئەوە زۆر خۆشە چونکە شتێکی تازەیە. زیاتر ئەمریکیەکان ئارەزومەندی ئەم جۆرە فیلم و سینەمایانن لە ناو ئۆتۆمبیلەوە. ئێمە خەریکین ئەوە دەبینین کە هەیە. هەروەها هەندێک خۆراکی سووکی تایبەت بە کاتی سیرکردنی فیلم لە ناو ئۆتۆمبیلەکانیانەوە وەردەگرن وەک گەنمەشامی. شارەکانی تریش لە رووسیا لەوانە پێترسبەرگ و کۆرس ئەو شێوازە سیرکردنی فیلمیان لە ناو ئۆتۆمبیلەکانەوە لە کۆتایی ئەم هەفتەدا کردوتەوە. ڕۆمانی کچانی دووکەڵ و ئاگر کە بێنیزی بڵاوبۆتەوە چەندین ڕۆژنامە و ماڵپەری جیهانی و ئەمریکی و کەنەدی لێدوانیان لەسەرداوە. بە تایبەتی ڕۆژنامەی ئیندیپێندنت و ماڵپەری شیکاگۆ بۆ ڕووماڵکردنی پەرتوکەکان، سان فرانسیسکۆ ماڵپەری بوک پیج گلۆبال کەڵچەر پرۆجێکت بە ڕۆمانێکی زۆر سەرکەوت و وە بوێر ناوی دەبن. ئێستاش ئەم خانمە ڕۆمان نووسە میوانی زایاڵەیە. ئاوا هوما لە کالیفۆرنیاوە لەگەڵماندا. ئاوا خان بەخێر بێی بۆ زایاڵی داهێنان. زۆر سپاس، خۆشحاڵم لەم دەرفەتە. خانمە ڕۆمان نووس و نووسەری ژاپۆنی و کەنەدی جۆی کۆگاوە سەبارەت بەم ڕۆمانەی ئێوە دەڵێت چیرۆگێڕەوەیەکی ئازا و گەشاوە. یەکەمین ئەو خانمە ڕۆمان نووسە کوردەی کە بە ئینگلیزی دەنووسێت و دەیەوێت لە ڕێی چیرۆکی خانەوادەکەیەوە چیرۆکی 40 ملیۆن کوردمان بۆ بگێڕێتەوە. تۆ باس لەکوێی ئازارەکانی کوردەکەی ئاوا؟ ئەوە پرسیارێکی زۆر جوانە. بەڕاستی لەکوێ ئازارەکان و دەستی پێ دەکەیت؟ چۆن دەتوانی بە کتێبە ناکتەنانەت بە 10 کتێب باسی ئازارەکانی کورد بکەیت؟ بەڵام لە ڕاستیدا لەم ڕۆمانەدا من تەنیا باسی ئازارەکان ناکەم. ڕاستە باسی ئەشکەنجە، باسی سێدارە، باسی کۆمەڵکوژی ئۆمانیشە دەکەم، بەڵام لە هەمان کاتا باسی جوانی کولتوری کوردیش دەکەم، باسی شاعرەکانمان، نووسەرەکانمان، باسی خواردنی خۆشمان، باسی سەمای جوانمان کە مێژووی بەدوایەوە چیرۆکی لەگەڵەوەیە، باسی بەرخۆدانمان، باسی خەباتمان، باسی هەموم زۆر شتانەکەم. ڕەنگە خۆمان لە کوردەواریە ئەوەندە پێ نەزانین بە جوانیەکانی کۆترمان، بەرام زۆر شت هەیە. خۆتەزانی کاکەسە بە تایبەت خۆشەویستی لەناو بنەماڵەوە لەناو خزمە، یانە ئەو خۆشەویستیە بۆ نمونە منداڵ لە پوری و لە مامی ئەیگرێ شتێکە لە ئەمریکا هەر نییە. جا پێم خۆش بوو لە ڕێم چیرۆکە باسی هەردوو لای ژیانی کورد بکەم، هەردوو بارەکەی. بڵێ
ئێستاش سەرقاڵی خوێندنەوەی کتێبەکەتم ئافە ماوەی 10 ساڵە تۆ سەرقاڵی نووسینی ئەم ڕۆمانیت و ئێستا بڵاوت کردەوە ماوەیەکی زۆر لە ناو ڕۆح و خەیاڵدانی خۆتدا هەڵت گرتە بوو هۆکارەکەی چی بوو ئافە؟ وڵای کاکە زۆر پێم خۆش بوو کە ئەم چیرۆکە دەنووسم دەمزانی ڕەنگە زۆربەی ئەو کەسانە کە ئەم ڕۆمانە دەخوێندنەوە لەوانەیە باری یەکەمیان بێ ڕۆمانە لەسەر ژیانی کورد دەخوێندنەوە باشە جا پێم خۆش بوو کتێبێ بێت کە سرنجڕاکێش بێ و بۆ ئەوە کە بگەێنم ئەم کتێبی خۆمە نووسینەکانم بە ئاستی ڕۆمانی جیهانی پێم وابوو دەبێت تۆژینەوەی زیاد بکەم یعنی هەمووی ئەو ڕۆمانانە کە خەڵاتی ئامەگردووەتە لە ئەمریکا ئەوروپا ئوسترالیا کانادا هەموویان بە بوردی دەخوێندەوە کە بزانم جیاوازی نێوان ڕۆمانی سەرنجڕاکێش و ڕۆمانی ئاسایی چییە بۆ بیرم لەوە کردو کە من چۆن دەتوانم بە جوانترین شێوازێکە لە توانامایە بتوانم ئەم چیرۆکی کوردە بڵی هەڵمەوە کە وا بێ کە کەسێکم کتێبە دەخوێنێ تەنیاوانە بە چیرۆکێک بخوێنە لەسەر کورد و تەوا بێ بەڵکو بۆ ئەو ماوەیە کە خەریکیەوە خوێندنەسە بۆ هەر کاتژمێرێ ببێ بە کورد زانێ یانێکی بۆ نمونە لە وەرزی بەهار کوردستان بۆنی دار و درەختەکانی چۆنە سروشتی جوانی کوردستان چۆنە ئازارەکانی کوردبوون چۆنە شتێکی سینەماتیکیان بۆ دروستکەم هەر بۆیە کاتی زۆرم لەسەری تەرخان کرد چەندین بار پێیا چوومەوە دووبارەم نووسین کردووەوە بە هۆڵمدا هەر لاپەڕەیەک نا هەر ڕستەیەک و هەر وشەیەک بە وریایی هەڵبژێرم هەر بۆیە کاتی زۆری برد. بەڵێ بەڵێ ئافە تا چەند بڵاوکردنەوەی ئەم ڕۆمانی تۆ کاریگەری هەیە هەم لەسەر پرسی کورد هەم لەسەر کۆمەڵگەی کورد فەرهەنگ و دنیابینی کورد بە تایبەتی لە ئەمریکا و لە کەنەدا و لە تەواوی جیهانیشە چونکە خەڵکێکی زۆر بە زمانی ئینگلیزی خوێندنەوە بەڵێ وەڵا هیوام ئەوەیە کە لە ڕێگەی ئەوە کە وتم ئەم ڕۆمانمە بە جۆر نووسیوە کە بۆ چەند کاتژمێرە خوێنەر ببێ بە کورد ڕاستە کە هەم ئازارەکانی کورد تێبگەیە هەم خۆشیەکان و جوانیەکانی کولتوری کورد تێبگەیە هەم ڕێزدانێ بۆ بەرخۆدان و بۆ خەباتی کورد کەواتە جارێکی دیکە کە لە ناو میدیا ناوی کورد دەبیسێ شتێکی بۆی نائاشنا نییە کە فەکت بڵێن ژمارەی بۆ نمونە ئەبیسە لە ناو میدیا کە ژمارەیە کورد کوژران لە شۆڕشێک لە هێڕشێکە ئەو ژمارە ئەبێ بە حەقیقەتێ ئەبێ بە چیرۆکێ ئیتر شتێک لە خوێنەرا دەگۆڕێ ئەم بە خوێنەر ئەم هەستە دەدا ئەم وزە دەدا ئەم هێزە دەدا کە ئێستا داوا بکات لە نوێنەرەکانی سیاسی کە شتێ بگۆڕێ لە جیهاندا. بەڵێ ئاوا بمبورە هەڵبەت ئەمەوێت باسی ئەوم بۆ بکەی تا چەند بەنیازی وەکو بابەتەکانی دیکە و چیرۆک و نووسینەکانی دیکەت ئەم ڕۆمانت کە بەنگلیزی تەنها بەنگلیزی بڵاو بۆتەوە بەنیازی بە کوردیش بڵاوی کەیتەوە چکە خوێنەرێکی زۆر ڕەنگە ئێستا چاوەڕوانی ئەو بن بە کوردی بخوێنەوە. ڕاستە چەند کەس تا ئێستا توێژمان کردووە لەگەڵیان کە پێیان خۆشە بە کوردی هەڵگەڕێنەوە چەند کەسێ هەن من زۆر پێم خۆشە بە سۆرانی و بە کرمانجی کتێبەکە بخێنە بەردەست خەڵکی کورد و خەڵێکین هۆڵەدەین لەوانەیە بە زووی نەکتەنیا بە کوردی بەڵکو بە زۆر زمانی دیکەی جیهان وەک ئەسپانیایی و ئاڵمانی ومانیشە وەربگەڵێتەوە. ئەوە هەواڵێکی خۆشە. زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین لە کالیفۆرنیاوە ئاوا هومە سپاس بۆ کتێبەکەشت. سپاس بۆم دەرفەتە. ئازیزانم ئەلبەرت ئەنیشتاینی زانا دەڵێت فێر بە لە هەڵەکانی دوێنێەوە بژی لەم ڕۆدا و هیواخواست بە بۆ سبەینێ گرنگترین شت ئەوەیە هەرگیز لە پرسیارکردن نەوەستیت. داهێنانی ڕێکخراوێکی خێرخواز و هاوکار لە شاری سلێمانی بە تەرز و دنیابینێکی جیاواز و خۆبەخشانە بۆ یارمەتیدان و هاوکاری خەڵک و حکومەت و نەخۆشخانەکان بوونەتەجێی شانازی بۆ هەمووان ڕێباز مەجید بۆ زایەڵە ڕێکخراوی کەریمی عەلەکەی بۆ بەسەرکردینەوە. خەریکی کۆکردنەوە و ئامادەکردنی سەبەتەی خواردنن بۆ ماڵە هەژارەکان. ئێرە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکەیە لە شاری سلێمانی. بۆ ماوەی ساڵێک کە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە دەستی بە پرۆژە خێرخوازیەکانی کردووە و دەستی هاوکاری گەیاندووەتە هەزاران ماڵی هەرێمی کوردستان و تەنانەت دەرەوەی هەرێمیش. بەتایبەت لە دوای باڵم بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستان و لە جیهانە ئەم دەستگایە هەڵمەتێکی گەورەی دەست پێ کرد هەر لە
هاوکاریکردنی دروستکردنی نەخۆشخانەکان کە بۆ تایبەت بە کۆرۆنا دەستی پێکرد دواتر بەخشینی زیاتر لە 5,000 هاوکاری بۆ خێزانە هەژارەکان لە شار و شارۆچکە جیاوازەکان دواتر بەخشینی هاوکاری بۆ 9 شاری ڕۆژهەڵاتی کوردستان واتە هاوکاری مادی دواتر بیرمان لەوە کردوانە لە ڕووی ئەو کارانەوانە بیرمان لە پرۆژەی ماسکەکان کردەوە پرۆژەی هاوکاریکردن وەکو خواردن و ئەو بۆ خێزانەکان درێژەی هەیە ئەوەی کە دەست دەکەوێت ئەوەی کە وەکو سوود و قازانج دەگەڕێتەوە بە کۆمپانیا لە 150 هەموو ئەو قازانجانە دەدرێتەوە بەکاری خێرخوازی لە ڕێگەی ڕێکخراوی کەریمی عەلەکەوە کە بەڕێز دکتۆر تەها ڕەسوڵ سپۆنسەری دەکات ئێستا لەم حاڵەکاتەیە زیاتر باوەڕمان بووە کە ئەو کاڵانە تەوزیعکەین بەسەر هاوڵاتیاندا کە سوودیان هەیە بۆ بەرگری لەش لەوانە بیبەر تەوزیع دەکەین سیر تەوزیع دەکەین ئاوی لیمۆ تەوزیع دەکەین کۆمەڵێک بابەتی ترمان هەیە وەکو خواردنە گەرمەکان ئەمانە تەوزیعات دەکەین لە ڕاستیدا بۆی سوودێکی هەبێت بۆ تاکی ئەم وڵات دکتۆر تەها ڕەسوڵ کەسایەتی دیاری شاری سلێمانی و دامەزرێنەری دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە باسی لەوە کرد کە تۆڕی کارە خێرخوازیەکانیان فراوانترە و بەوردی کاریان لەسەر دەستگای پەروەردەیی و فێرکردن و ناوەندی ڕۆشنبیریش کردووە کۆمەلگای پەروەردەی ماگرێتمە لە سەدانە وەتی بەخشیوەتم کە کۆمەلگایەکە نەوەیەک پەروەرداکە کە بریتە لە باخچەی ساوایان بریتە لە ڕەوزە حەزانە پەیمانگا قوتابخانە هەمووی بە ئینگلیزی هەتا ئەچێتە کوردیە دانیشتە دەستگای ڕۆشنبیری جۆ معرفانم هەیە لە 100 تا ئێستا 600 کتێبی نزیکەی چاپ کردووە هەمووی بریتە لە کارێکی خۆبەخش بێوان لەو بڕان بای بە سەرمایەکەش ئەگەر کەی 2 ملیۆن دۆلاری زیاتر پێچووە و بەدەیان پەیکەویش ئەمە هەمووی شە خۆبەخشەکان بەڵام ئەوەی کە لێرانە لە هەموویان کۆ بێتەوە بەردەستا بێت ڕەمزە جوانەکە ئەستێرە گەشەدارەکەی ئاسمانی سلێمانیە کە خۆی لە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە ئەبینێتەوە ئەمڕۆ بیز ئامێر ئەگا بۆ تاقیب بۆ پاکەشکردنی دەست وەکو وەجبەی یەکەم بەسەر خەستەخانەکان و شوێنە گشتەکانە دابەشەکەین هەر خۆشتان نەزانن لەسەر جادەکانی سلێمانی هەڵمەتی بەخشینی 100,000 ماسک لەگەڵ دەستکێش و پاککارەوە لە ناو شاری سلێمانی ئەوە ئێستا بەردەوامە و وەجبەی دووەمیشمان ئەگەر بگات لە وڵاتی دراوسیەوە نیازمان هەیە 300,000 تربێنین لە ئێستادا کە وڵات لە قەیرانی ئابووریدایە و دۆخی دارایی خەڵک بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خراپتر بووە دەستگای خێرخوازی کەریمی عەلەکە و دەیان دەستگای خێرخوازی تر یارمەتی و کۆمەک دەگەێنن بە ماڵهەژارەکان تاکو ئەم دۆخە تێبپەڕێنن ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی زیاد لە 15 ساڵە ئەم ڕادوێیە لە شاری هەڵەبجەی پڕ لە ژیان بۆتە بڵندگۆی دەنگی خانمان و ئاوارەکان و ژینگە پارێزی و داکۆکیکردن لە ماف و داخوازیەکانی خانمان ئەم شێوازە لە کاری ڕێکخراوەیی پرۆژەیەکی ناوازە و داهێنەرانەیە هەر بۆیە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چەندین ساڵە پشتیوانیان دەکەن فەرحان هەورامانی بۆ زایەڵە یەکێک لە جوانیەکانی هەڵەبجەی بۆ گواستینەوە ئێرە ڕێکخراوی نوێیە بۆ ژینگە و مافەکانی ژنان لە هەڵەبجە ڕێکخراوەکە لە هەر بەشی ژنان و ژینگە و میدیا پێگاتووە بە پاڵپشتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتە گەورەکان بەردەوامن لە کارکردن وەک بەڕێوبەری ڕێکخراوەکە دەڵێ بە پشتیوانی ڕێکخراوێکی ئەمریکی ڕێکخراوەکەیان دامەزراوە ڕادیۆیە لەلایەن ئایسیدیڤۆکای ئەمریکیەوە دامەزراوە و لەو کاتەوە تا ئێستا پەیوەندیەکمانەیە بە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لەگەڵ ئەوەشدا ئێمە لە ئێستەشدا کۆمەڵێ پرۆژەمانەیە کۆمەڵێ چالاکیمانەیە کە لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆییەکان وە لەگەڵ کونسوڵەکان ئەوانەی کە لە هەولێرن پەیوەندیمانەیە ئەوان فەندی ئیشەکانمانەکەن زۆرینەی ئەوانەی لە ڕێکخراوەکە و بەشەکانی داکار دەکەن کچان و ژنانن لە نێویشیاندا ژنانی ئاوارە لە نزیکیشەوە لە ڕەوشی ژیانی ئاوارەکان دەکۆڵنەوە ئێمە دوو زمان لە زمانی کورمانجی ڕۆژ ئەوە بڵێن و عەرەبی لەبەر زێدەتر ئاوارەی عەرەب لەوێ دەرێ هەنە و زمانی کورمانجی بڵێن ڕۆژ ئاوایی پێشکەشەکەن بەرنامەی تایبەت هەیە و بەرنامەی دەنگی ئاوارەکان هەیە بەرنامەی دەنگی ئاوارەکان تایبەت بە
کێشەی و معاناتی ئاوارەکانە. ڕۆژانە و لە دوو کاتی جیاوازدا گوێبیستی دەنگی کوردی ئەمریکا بن لە ڕادیۆی دەنگی نوێەوە. بەرپرسی بەرنامەکان لە ڕادیۆی دەنگی نوێی سەر بە ڕێکخراوەکە دەڵێ زۆرترین بابەتەکانمان پەیوەستن بە ژنانەوە، توانی و یانە تێڕوانین و بربەستی گەورە لە بەردەم ژناندا بشکێن و ببنە میدیاکار. دیارە ڕادیۆی دەنگی نوێ هەموو کارمەندەکانی پێکاتون لە ئافرەتان کچانە ڕاگەیاندن کار و بەرنامەکانمان بۆ دوو بەشە، بەرنامەکانمان بە قسمی عەرەبی و کرمانجی و قسمی کوردیمان هەیە، 11 بۆ 12 بەرنامەمان هەیە و سەرجەم بەرنامەکانمان تایبەتن بە کێشەی کۆمەلگا و لە ناویە کێشەی ژنان، هۆشیاری یاساییتیایە تەندروستیمان هەیە و بابەتی وەرزشی و هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندیان بە هۆشیارکردنەوەی ژنانەوە هەبێ لە ڕادیۆی دەنگی نوێەوە پێشکەشەکرا. ڕادیۆی دەنگی نوێ جیا لە ڕووماڵی هەواڵ و چالاکیەکانی پارێزگای هەڵەبجە و هەرێمی کوردستان لەسەر شەپۆلی 86.6 FM ڕۆژانە چەند کاتژمێرێک بەرنامە و هەواڵەکانی پەخشی دەنگی کوردی ئەمریکا بۆ بیسەرەکانی دەگوازێتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. بەر لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هۆڵی سینەما و موزیک و کۆنسێرت و چالاکی و فیستیڤاڵەکان سەرشار بوون بە میوان و گەشتیارەکان. بەداخەوە زیاد لە 3 مانگە دنیا چۆڵ بووە. بەڵام بۆ یادی ئەلێکساندەر پۆشکین مۆسکۆ لە گۆڕەپانە بەنێو بانگەکەی پایتەختدا پیشانگایەکی پەرتووک دەکەنەوە. دانیشتوانی مۆسکۆ بە دەستکێش و بەستنی دەمامکەوە هاتوونەتە دەرەوە و لە گۆڕەپانی سوورگرتبوونەتەوە بۆ کڕینی پەرتووک لە پێشانگایەکی کراوەدا. ئەمەش ئاماژەیەکە بۆ ئەو کوششانەی رووسیای پایتەخت بۆ هێواشکردنەوەی کۆتوبەندەکان لە نێو مەترسیەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا. سەرباری قەدەغەکردنی هاتوچۆ و گرتبوونەوە لە شارەکەدا، بەڵام دەسەڵاتداران ڕێگەیاندا بەکردنەوەی ئەم پێشانگای پەرتووکە، بەڵام لەژێر سێبەری کۆمەڵێک کۆتوبەندی توندا. تەنها پێشوازی لە 6,000 کەس دەکەن ڕۆژانە لە ماوەی 5 کاتی جیاوازی ڕۆژەکەدا. دەبێت سەرجەم ئامادەبووانیش پابند ببن بە ڕێنمایەکانەوە. کردنەوەی ئەم پێشانگایە پەرتووکە دەکەوێتە ڕۆژی لەدایکبوونی هەڵبەستوان و نووسەری رووسی ئەلێکزاندەر پۆشکینەوە. لە پڕێکدا خۆمان لێرە بینیەوە ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونی ئەلێکزاندەر پۆشکینە. ئێمە دەگەڕین بە دوای هەر چالاکێکدا کە بە بۆنەی ئەم یادەوە ساز کرابێت. ئێمەوە ڕاهاتوین کە ئەم جۆرە فستیڤاڵانە لە گۆڕەپانی سوور ساز دەکرێت، بەڵام هەر لەو کاتەوە کە لە ماڵەوە کەرنتین بووین ئەمە یەکەمین چالاکی گەورەیە ساز بکرێت. زۆر دڵمان خۆشە لەگەڵ مناڵەکاندا هاتوین بۆ ئێرە. ئامادەبووان زۆر بایەخ بە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی نادەن لە کاتی تۆقەکردن و یەکتر بینیندا، بەڵام کارمەندانی بازارەکە سەرقاڵی دەرمانڕێژکردنی ڕەفەی پەرتووکەکانن بە مادەی پاکشکەرەوە. دەتوانم بڵێم خەڵکێکی زۆر نەهاتوونەتەوە دەرەوە، لە هەندێک حاڵەتدا هێندەی وێزگەی پاسەکانە، لەبەرەوە من باوەڕم وایە پێویستە ڕێ بدرێت بەم جۆرە چالاکیانە، بەڵام هیواخوازم خۆش بێت بۆیان، لەبەرەوەی بەڕاستی غەمگینە کە دەبینیت خەڵکێکی کەم هاتوون بۆ ئەم گۆڕەپانە خۆشەویستەی من. لە کاتێکدا مۆسکۆ زۆرترین توشبووی ڤایرۆسەکەی تێدایە بە بەراورد بە ژمارەی تەواوی توشبوانی شارەکانی دیکەی رووسیا، تێکڕاینی و ملیۆن زیاتر توشبووی هەیە بەگشتی. بۆ هۆی خاوبوونەوەی مەترسیەکانەوە هێدی کۆتوبەندەکان هەڵدەگیرێن. ژمارێکی زۆر لە کارگە و کۆمپانیا و چێشخانەکان کراونەتەوە، بەڵام هێشتا خواردنی ئامادەکرا و ساز دەکەن. هەروەها بە قۆناغی شوێنە گەشتیارەکان کراونەتەوە، بەڵام لە ڕێی خشتەیەکی دیاریکراوی ڕێپێدانەوە. ڕۆمانوسی بەنێوبانگی بەرازیلی پاولۆ کۆلۆ دەڵێت من هەمیشە دەوڵەمەند بووم لەبەر ئەوەی پارە پەیوەندی نەبووە بە خۆشی و بەختەوەریەوە. سەرباری پێشکەوتنی ژانرەوێژەیەکان، بەڵام هێشتا هەڵبەزوانە میلیەکان هەوادارێکی زۆریان هەیە. ئەحمەد باوەنووری یەکێکە لەو شاعیرە میلیانەی کە هەوادارێکی زۆری هەیە و هەمیشە کۆڕ و کۆبوونەوەکان بە هەڵبەست و نوکتە و چیرۆکە خۆشەکانی دەڕازێنێتەوە. سام هۆ شوانەکەی گاڵۆک لە بندەست قەزاو بکەوێت لە هەرچیم کە هەست. شاعیرێکی میلیە بە شێعرە میلیەکانی کۆڕ و کۆبوونەوەکان دەڕازێنێتەوە. ژن و پیاو ئەبێ وەک ماسی و ئاو بێ یەک بۆ یەکتری بیلبیلەی. ئەحمەد باوەنووری ناسرا و باحنۆکە شاعیرێکی میلی ناسراوی گەرمیانە و زۆر جار بۆ شیعروتن بانگێشتی کۆڕ و کۆبوونەوەکانی ناوچە جیاجەکانی کوردستانیش دەکرێت. بەری ماڵ ئێمە بڕێ دوکانی یاتی ئایتر کە بەیانیان ئێوە هەر کاتێ بێمە دەر کۆمەڵی پیاوی بەڕێزی ئاوا دانیشتە جاری وایە تەکێمانە دەمەتەقەکەین، جاری وایە تەکێوانە دەمەتەقەکەین
والحاصل لە یەک تێگەیشتین هەرچی خەبەری تازەمان بێ ڕۆژانە بۆ یەکە گەڕین و یەک مشکلەیشمانیە شکر ژیانێکی عەشایەری خۆشی سادە ئەوەی نەسەر لەخوا بەزیاوێ نوکتەیشیان بۆ ێژم یەکێک لە نوکتەکانی ژێر ڕۆژێ پیاە وتیوە ژنەکەی وتی مەسوولێ وتیوە ژنەکەی ڕێزمێ بۆ باشەکانیان مەسوولێ وتیوە ژنەکەی وتی و ئافرەت نانێ باش خاستکە نیمەڕۆ دووسێ میوانی خۆشەویستمانەیە و یادی جاران و تێنۆ لە ماڵ نانەخوێنێ وڵایە ژێ هاتۆ نانی خاست نەکردو ئەیوتی پێ منەوتی برار ڕۆ وتی بەو قورئانە داوای لێبردنەکەم ئەمەنە درۆ کردێ لە تەلەڤیزیۆنەوتم لەوانەیە بشە درۆ بکە ئەحەنۆکە دوو کتێبی چاپ کردووە بە ناوی دێوەخانی ئەحەنۆکە کە کتێبەکانی تایبەتن بە شیعری میلی بەقەدەر شوانێ قەدری مێلاتێک کە چۆن ئەزانێ ئەویش بزانێ حاڵی ئەم گەلە هەر بۆ باخەڵی خۆی نەکاپەلە ئەو هەمیشە حەز بە دێوەخانە و وەک خۆی دەڵێت لە نێو دێوەخاندا باشتر شیعری بۆ دێت تا نێو ستۆدیۆی کەناڵەکان کاکە بەو خوا من کاتێت داوەتەکرم بۆ تەلەڤیزیۆن من هیوانی ئەو کورسیانە نیم تەڵی ئاسنوێت دوو سەنیان بۆ دانێ وەڵای لە خۆم قسەی باشم بۆتی یەکێ لەم زلانە بۆ دانێ قەنەفەکانەیە وا ناشکیە هەموو جارێ خۆشەویستی کردیوە ئەم نۆکە لە چیوا دەکورد ئەوە نەوتم ناوسکم بڕێ کاکە دەی خۆشەویستیم نەکردەوە نوەکیش جار ڕۆژێ لە کەناڵەکە داوتمەوێت کاکە ئەحمەد پێت ناخۆش نییە پێت دەڵێن ئەحەنۆکەوتم نەوەڵا دادەگیان من ئەو کاتە نۆکم فرۆشتە بەس نەو قۆندەرم نەفرۆشت هەروە نۆکەکەەوە بەخواچی پێ نەگری کاکە گیارسەلام عەلەیکم باشی ئەحمەد ئەحەنۆکە جگەلەوەی شاعیرێکی میلیە پەیوەندیەکی کۆمەڵایەتی بەهێزیشی هەیە بۆ یەکاتێک سەردانی بازاڕ و شوێنە گشتیەکان دەکات گۆرەوە سەر چاو خەڵک داوای شیعری لێ دەکەن سەرباری پێشکەوتنەکان لە بواری ئەدەبیاتدا بەڵام هێشتا شاعیرانی میلی لە زۆرێک لە ناوچە جاجاکانی کوردستان هەواداری زۆریان هەیە دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا ناحی باوەنور پاش گرتنەوەی فوارە جوانەکەی شاری ژنێف لە سویسرا بۆ ماوەی 83 ڕۆژ دووبارە ئاوەدان بەوە هاوڵاتیانی شارەکە وەک ئاماژەیەکی ژیانەوە لی دەڕوان و زۆر دڵیان بە هەنگاوەکانی ئاساییکردنەوەی ژیان خۆشە شانی باسە ئەم فوارەیە لە تەواوی شارەکەەوە و لە بەرزی 10 کیلۆمەترەوە دەبینرێت کانیا ئاورێژگا هێرێ ناوداریە جنێڤرەیە کو وەکی ژد و تێزانین و ناسکردن کو 83 ڕۆژ بوو هاتبوو گرتن ژنوڤێدا هاتفێکردن li gor daxuyaniya saziya bajêr ku vê sîstema kaniya avrêjê rêvê dibe ji dû bi armanca pêkanîna tedbîran û bo parastina karmendên ku li vir dixebitin di pêvajoya vîrusa korona de di 20 adarê de bi tevahî hatiye girtin. Bi sembolîzma xurtiya Cenevre'yê serokê rêxistina tenduristiyê ya Cenevre'yê û rayêdarên din beşdarî merasîma jinûvê da vekirinan pêkêra kaniya avrêjê bûn ku nîşanek girîng ya sizkirina tedbîr û qedeqeyan e û her wiha vegerandina jiyanek normal jî. Fîzîknasa Swêdî Louis Kinari jî beşdarê vê merasîmê bûye. Wanev ji bo revşa COVID-19 girtin bêguman ez fêm dikim li pir kes digot ev yek bo cenevre tiştî herê girîng û navendî ye bo vê jî dema vekirinê bi tobet hat ragihandin ez jî wisa fikirim delê ez naxwazim ji vê kêm bimînim. Mirov hesike ku cenevre cardin ve digere revşa normal jed dixebite pir sembolîkene rast e ev nîşana baş e ku em wekî berê normal tevdigerin û snorê Fransa dê roja duşemê vebe ku ev jî tiştekî pir mezin e ji ber ku em ji hêla Fransa ve hatine dorpêşkirin. Kaniya avrêj ji dû di sala 2005 de hatiye vekirin. Ji wê demê vir ve ev rawestandina herî dirêj ya xebitandina vê avrêja navdar û girîng e. Di pişt nîvroyek bi ew de dema her carek av biber esman bilind dibe temaşevan gelek kêfxweş dibin û weneyên xwe digirên. Ji bo min heke gol o ji dê neba ez li Cenevre nedibûm. Lê li gor min bo piraniya mirovan ew ji te girîng e. Piştî her tiştî ew hêzek teknîkî ya rastî ne ku rêka normalî nîşan dide. Bûyerên vîrusa korona yên li Swîsreyê gelek kêm bûne.
لە دەرەوەی شاری برۆکسل لە وڵاتی بەلجیکا جوتیارەکان کێڵگەیەکی گوڵ و گوڵزاریان بۆ میوانەکان ڕازاندوتەوە. خۆت دەتوانیت بڕۆیتە ناو گوڵزار و مێرگوزارەکانەوە و بە کامی دڵی خۆت گوڵ لێ بکەیتەوە. شارەزایانی ژنگە دەڵێن دەتوانیت لە ڕێی باخچە و بێستانە هەمیشە سەوزەکانەوە شەڕی بەرزبوونەوەی پلەی گەرمای گۆی زەوی بکەین. گولیلکیان ڕەنگاوڕەنگ شینکاتی و مێشۆمۆر وێنەیەکی تایبەت ji سروشتی نیشان دەدات لە ناوا بیستانên پاسکال مالیالۆ لە دەرڤەی ناوەندا باژێرê بروکسل پشتی wê karkirî wek endaziyara avakirinê û grafîkî nûka çendîn berenggariyên dîl bersînga wê ne. Ew jî fêlbûna çawaniya çandinê û çandina gulên ku bi kêrî xwarinê bihên. Lê digel kulîlkên ku herdem keş ew ê delîva xwedî wan kara biket ku pitir bawerî bi cîhana siruştî hebît. Ev tiştekî balpişt e bo min ku ez dikarê gel gulan berdewam bikim. Sîstemekî vekirî û bawer pêkirî hebe ku rê bide ku werin vir û desteyên taybet yên gula bo xwe dirust bikin. Ew bi xwe gulan jê bikin û bi dilovanî perê wan bidin. Ez gelek dilxweşim bi vî karê. Li Lînebek ji ber ku xelk gelek baş û rêzdarin. Ji her cihekî têne vir gelek ciwan bi rê ve diçe. Her kesekê tête nava vî baxçê dikarî destkekê gulayê taybet bi xwe dirûst biket û li demê kerînê ew destkê gula di nava çend bazina didanît û li dîv meziniya bazinê bihat hêde dest nîşan kirin. Xelek ji her cihekî seredana vî baxçê diket ji bo kirîna gulan û zerzewatê siruştî ku bi çi dermanan nehatîne reşandin. Ez gelek hez ji vê projeya bawer pêkirî dikim ew pêdivî bi rêzgirtinê yê di demekî wîsada û pirtir jî. Ev cihek gelek ciwan e mirov were vir gulan û hinek zezrewatî bike gelek rewşek baş e. Şarezayên kiştûkala bajêrvanî dibêjin ev cure zeviyên çandinê harî bergiriya guhartina keş û hewayê dikin û rê didin ku av bikevne nav erdî û xelek pitir nêzîkî siruştî bibin. û ew kesên dewrûberên herêmê jî nêzîkî hev diket. Her wisa dîtina van zeviyên siruştî pitir xelkî haydar dike sebaret ew xwarina ew dixwin û da bizanin ka ji kî ve têt û çawan durust bûye. نووسەر و ئەکتەری بەنێوبانجی ئەمریکی مۆرگان فریمان دەڵێت مەهێڵە تەنهاییت ببێتە هۆی تێکەڵبوونت لەگەڵ کەسانی خراپدا. هەر وەک چۆن نابێت ژەهر بخۆیتەوە تەنها لەبەر ئەوەی تینوتە. تا زایڵەیەکی دیکە و داهێنان و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.